دومێ مندار بڕە ئەوە کە هاتیتە دەرێ لەو کەسابەت هاتیتە دەرێ چ خوا قبول دەکا ها ئەتو سێتایەکی لە دوو منداری مێ مندار بستنی کە فەقیرە ڕۆژانە ئەگە 15,000 پێ بکە هەشتانە سەگ کرێنی لەو دنیای جوابی نەبێ ئەرگنەکە خوای چ دەکا گورە بەخوای لەکە خۆی بە دوو قاتی دەبێت جواب داتەوە کاکە لە هەمووان تێک چوو هەموو بێڕزق بوون هەموو بێنان بوون ها ئەوانە هەموو ڕەشوڕوتن لە خۆشی خۆیان هاتین ئێرە ئیش دەکەن نە دەوەلا شەریکەکەم لە بۆدانە مەعمەلەکەم لە بۆدانە ئیشەکەم لەوە بوونە ئێستا پیاونەم لەو دەقەی جووتر نەبی باواز بینم دیێڵە دەی هەزار کەس مشکلە دەکەیتەوە ماری بێیشی بێکار دەمێنێتەوە مار منداڵێت قبول دەکا نە دەوەرە بزانم شەریکەکەم لەودانە مەعمەلەکەم لەودانە ئیشەکەم لەودانە هەری کارەکەم لە بۆدانە فەرموو دەی باشە مەسەلە پەلەی نییە چێ داخل دەکا و ماتۆڕان هەر خێر بە خۆیان داخل دەکەن ئەتو کە دەرێ کاتم سەوت لۆخ و قابلە کامێرە چێتە با هەر لە کامێرە دەرچیت والله بەخوا هەموو ڕەش و ڕوود دەمێنێنەوە هەموو مندارە فەقیرە دوکانی دەدێ و ملەتێ بە چ دەیدێ هەموو بێشی بێکار دەمێنێنەوە هاوەرە تەماشای ناو فەرعیکە بزانێ یەک کەس دەوێری ئامۆزای خۆمە هاتیە ماتۆر لۆ تاقم دەرم کرد ئەتو ناوی بەڕێزت کاک ئەحمەد لەسەر خۆت داواکاری خۆت بگەینێ بزانم داواکاریمان چێ کاکە وەرە یان عەلو فەسڵێکمان لۆدانە ئێستا دەرەنگێر عادی هەمووی مەمنوع کرا هەمووی دەگیرێ بەس تۆماتی خەڵک وە دەرێ دەنگۆیە برای من دەبیار دەنگۆکە بۆ ئێوە دەرجی وەزارەتی ناوخۆ هەیە بەڕێوەبەرەتی هاتوو هەموو وە دەرێ ئەوە نابێتە جادێ ئەوە مەمنوع ئەوە ڕەقەم دەکرێت کابرا ماتۆڕەشی بە 200,000 بکرێ دەکرێ بچی بە 400,000 ڕقم کاتەوە ئەوە لە چێ هاتیە کابرا تڕێلەی داژوا بچی ڕقم کاتم بە ئاربانە وەگە 800,000 بڕۆ ئەم بۆ ماتۆڕەکی خۆڕی مەچینی وسکوکێ بچم بە 400,000 ڕقم کەم